يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، پرسیارێک لای هەموومان دروستە بێت، ئەوانەمان کە بیر دەکەینەوە لە شتەکان، ئەوانەی کە هەست و شعوریان بە قووت و بەهێزە. باشە بۆچی کۆمەڵگای ئێمە هەموو کۆمەڵگاکانی تریش شەو ڕۆژ گوناه و تاوان دەکەین، سڵ لە هیچ ناکەینەوە؟ باشە بۆچی کۆمەڵگای ئێمە بەرامبەر بە تاوان و بە گوناه پاڵەوان و جوامێرن، بەهێزن، بە جورئەتن، بەڵام بەرامبەر بە عیبادەت و خواپەرستی خێر و چاکە تەمبەڵ و تەوەزەل و بێتاقەت و بێزارن؟ یەکێک لە هۆکارەکانی ئەمەیە کە ئێمە نەمردنمان لە بیرە بە پێی پێویست نە ڕۆژی قیامەت. بۆ ئێمەش وەک یادخستنەوەیەک چەند شتێکتان بیر دەخەینەوە کە حەقیقیە و ڕاستیە، هیچ گومانێکی تێدا نییە. هیچ کافر و موسڵمانێک ئینکاری ناکات، نەک موسڵمانیش. خۆشەویستان، ئامۆژگاری و نەسیحەتتان دەکەین، دەڵێین بیر لەو ڕۆژە سەختە بکەنەوە کە تێیدا دڵمان لێدانی دڵمان قورسە بێ. ڕۆژێک دێ دڵمان لێدانەکەی زۆر قورسە بێ. بیرێک لەو ڕۆژە بکەرەوە کە هەناسەت تو نەبێ، هەناسەکان بە تونی دێت و دەڕوات، وەکو جاران بە ئاسایی نییە. ئەو ڕۆژە ڕۆژی مردنە. خوا گەورە دەفەرمێ: فلولا إذا بلغت الحلقوم كلا إذا بلغت التراقي. ئەو کاتەی کە ڕۆحمان دەگاتە ئائێرەمان، هەناسەمان تو نەبێ، لێدانی دڵمان سست و قورسە بێ. لەو ڕۆژەدا کە مردن و ڕۆحکێشان ڕۆحمان دەکێشرێ و دەگاتە قورگمان و قوڕاگەمان، ئەو ڕۆژەمان لەبیر چووە. براکانم، خوشکە بە ڕێزەکانم، بۆیە لە هیچ ناگەڕێینەوە لە تاوان و لە گوناه، بۆیە خۆمان ماندوو ناکەین بۆ ئەو ڕۆژە، چونکە لە بیرمان نییە. بەخوا ڕۆژێک دێت لە قورگیشمان دەرەکرێت ڕۆحەکەمان، بەخوا لە قورگیشمانە نامێنێتەوە. جا لەو ڕۆژە سەختەدا تەماشای دەوروبەری خۆمان دەکەین، لێدانی دڵمان قورس بووە، هەناسەمان تون بووە، تەماشا دەکەین خزم و کەس و کارمان بە دەورمانە دەگرین، بە خۆشترین ناوبانگمان دەکەن. ئەوەی منداڵی هەیە بە باوەیگیان و دایەگیان بانگی دەکرێت، هەمووی بە قوربان تەبێت، هەمووی گیانت بۆ دەکا، هەمووی لە خزمەتایە، بە خۆشەویستیەوە بانگت دەکەن. بانگی کەسێکیان بکەی دەیە هاجار پێ دەڵێ گیان بە قوربانم چیتەوێ، خۆشەویستە بی، شیری نەبی لەو کاتەدا، بەڵام تۆ دەردت زۆر گران و قورسە. ئەو ڕۆژەمانە بیر چووە
دڵنیابن هەردەمرین بەخوا هیچ مەجالێکی تێدا نییە. بۆیە خۆشەویستان ئالەو ڕۆژەدا ناڕەحەتین لە هەموو لایەکە و ناڕەحەتی ڕووی تێمان کردووە. بەخوا کێشەی ئێمە دەردی ئێمە بە گیان و بە قوربان چارەسەر نابێ. بەخوا بە خۆشەویستی دەربڕین چارەسەر نابێ. بەخوا بە خۆشەویستی ڕێز و حرمەت چارەسەر نابێ. بەخوا بە خزمەتکردن چارەسەر نابێ. دەردمان گرانە، ئاگای لە حاڵمان نییە دەوروبەرمان، لە گیانەڵە ڕۆح کێشانین. بەڵێ خۆشەویستان، ناتوانین بە جوانی جوابی دەوروبەری خۆمان بدەینەوە. دایکمان، باوکمان، خێزانمان، خوشکمان، کچمان، برامان، کەسوکارمان بۆمان دەگرین، ناتوانین تۆزێ دڵخۆشیان بکەین بڵین هیچ نییە و مەترسن. چۆن ناترسی؟ چونکە تۆ لە حاڵەتێکە هیچ کەسێک چارەسەری ناکرێ. بەخوا بە جوانی ناتوانی دەوروبەری وەڵامی ئەو پرسیارانە و ئەو شتانە بدەیت کە لە دەوروبەرت پرسیارە لێ ئەکرێ. یەکێ لە سەحابە خۆشەویستەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئیمامی عەمری کوڕی عاص کە شایەتی بە هەشت و ئیمانی بۆ دراوە لەلایەنی خۆشەویستی خواوە صلی الله علیه وسلم، ڕۆژێک کوڕەکەی لە سەرەمەرگا بوو. ئیمامی عەمری کوڕی عاص کوڕەکەی کە ئیمامی عەبدوڵڵایە پێی فەرموو باوەی گیان، تۆ چەند جارێک گیانەڵەت بینی و حەز دەکەم تۆزێ وەسفی مردنمان بۆ بکەی. ئینسانی وا هەیە پێش مردنی کۆمەڵی ناڕەحەتی دەبینێت تۆزێ دەزانێت مردن چۆنە. فەرمی ڕۆڵی گیان، ئەی عەبدوڵڵای کوڕم، بەخوا مردن زۆر لەو گەورەتر و سەختترە، من بتوانم وەسفی کەم بۆ تۆ، بەڵام چەند شتێکی کەمت پێڵێم دەربارەی مردن. سوێن بەخوا وا دەزانم کێوی ڕەضوا کێوێکی زۆر گەورەی لە بینی مەکە مەدینە، وا ئەزانم کێوی ڕەضوا لە بان شان و ملمە. ئێستا قوربە سەرمان ئەوە حاڵی سەحابە بێ، ئەهلی ئیمان و بەهەشت بێ، بەدبەختێکی تاوانبار و دڕەشێکی وەکو من و تۆ بێ حاڵی چۆن بێ. وەڵڵی وا دەزانم شاخی ڕەضوا بە بان شان و ملمەوەیە. وەڵڵی وا دەزانم دڕکێکی زۆر سەخت و قورس و گران لەناو قورگمایە و دەرناچێ، وەکوایە دڕکێک لەناو قورگما بێ و ڕایکێشن. وەڵڵی ئەی کوڕەکەم وا دەزانم ڕۆحەکەم لە کونی دەرزیەکەوە دەرەچێت، ئەمەندە بە سەختی و بە قورسی دەرەچێت. ئەوە مردنە. ئەو ڕۆژەمان لەبیر چووە. بزانن ناخۆشیەکانی دوای مردن زۆر لەوە قورستر و گرانترە، بەڵام هیچ کەسێک نابێت لە مردن ڕزگاری بێ. جا ئەو ڕۆژەمان لەبیر چووە، بۆیە جورئەتمان بەرامبەر بە تاوان زۆرە، بەرامبەر بە دین و خواپەرستی و ئیمان و تەقواش نیمانە و زۆر کەمە. با بە خۆمان دابچینەوە بیرێک لەو ڕۆژە سەختە بکەینەوە، هیچ کەسێ فریامان ناکەوێت ئیلا ڕەحمی خوا نەبێ پاشان کردەوە چاکانمان. یا ڕەبی خوای لەو ڕۆژە ناخۆشەدا ڕەحمان لێ بکە و سەکەرات و ناخۆشیەکانی مردمان لەسەر ئاسان کە یا رب العالمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، لەو حاڵەتە ناخۆشەدا کە لەسەرە مەرگین، بەخوا دەردەکەمان ئەوەندە گران و قورسە، نە بە دکتۆر چارەسەرەکرێ، نە بە دەوا و دەرمان چارەسەرەکرێ. ئەم جارە نەخۆشیەک نییە پێویستی بەو دەوا و دەرمان و چارەسەر بێ. ئەوەی ڕاستیەکەی وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد. خواهی گەورە دەفەرمێ مردن بە هەموو ناخۆشیەکانی وەهات، ئەو مردنەی کە لێی ڕائەکەی ڕۆژێک هەر دەتگرێتەوە، کە ڕۆژی مردنت هات ئەتگرێتەوە و یەخەتەگرێ و کۆتایی بە ژیانت دەهێنێت. هەر ڕابکە لێی، هەر لە کوشتن ڕاکە، هەر لە جەڵدە ڕاکە، هەر لە نەخۆشی ڕاکە، دڵنیا بە ڕۆژێک تووشەبی، هیچ مەجالێکی تیا نییە. ئەو ڕۆژەمان لەبیر چووە، لا إله إلا الله إن للموت سكرات. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لەسەرە مەرگا دەیفەرموو لا إله إلا الله مردن چەند ناخۆش و قورس و گرانە. بۆ ئەوان ناخۆش بێ، بۆ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بۆ من و تۆی تاوانبار ئەبێ حاڵمان چۆن بێ، خوا ڕەحمان لێ بکە. من و تۆ کە لە گوناه و تاوان ناگەڕینەوە، زۆر پاڵەوان و جوامێر و بە جورئەتین بۆ گوناه و تاوان، بە شەو و بە ڕۆژ لە ماڵەکانمانە گوناه و تاوان دەکرێ.
5 دقة تحملی قورآن ناکەین چونکە گیانمان پڕە لە شەیتان و جنۆکە، گیانمان تێکەچێ. ئەڵێ دەرزیەکەم بە گیانمانە کاتێک گوێ لە قورآن دەگرین، گوێ لە وتار دەگرین، بیگۆڕە لایدا. بەڵام بۆ گۆرانیەکە، بۆ فلیمەکە صاف هیچ کێشەیەکمان نییە. ئەوە هەمووی شەیتانە، بەخوا لە تەقواوە نییە. جا هەر تۆ بڵێ بەهەشتیم کاتێک کە مردی ئەو کاتە باجی ئەو قسانت ئەدەی. بەڵێ وردە و دەخۆشەویستان دوای کە مردن هات، لاشەمان، دەستەکانمان، پێیەکانمان هەمووی وردە و دە لە جوڵاکەوێ تا ڕقە بێ، کۆتایی پێدێت. جا لەو کاتەدا كلا إذا بلغت التراقي وقيل من راق، دەی بانگی دکتۆر دەکرێ، بانگی خەڵکەکرێ، دەی کاکە وەرم زانم نەخۆشیێت چە چارەسەری کەن. وظن أنه الفراق، بەڵام دڵنیایە ئینسانە دەمرێت، چارەسەری چی؟ ئەم جارە وەک جارەکانی تر نییە چارەسەری پێویست بێ، ئەم جارە کۆتایی پێدەیە. ئەوەی کە دەیەوێت چارەسەرت کا خۆشی ئەو ناخۆشی و ناڕەحەتی ئەبێ هەر ببینی ئەو دکتۆرە. چارەسەری چی؟ کۆتایی بە ژیانت هاتووە. ئەمە دەردێکە دەرمانی نییە. ئەو ڕۆژەمان لەبیر چۆ بۆیە لە هیچ ناگەڕێینەوە. ئەوانەی کە سافیرن و خۆیان ڕوت کردوێتەوە جلوبەرگی تەسک و تەنک لەبەر دەکەن و خیانەتەکەن لە پیاوەکانیان، ئەو پیاوانش کە خیانەت لە ژنەکانیان دەکەن، ئەو ڕۆژیان لەبیر چووە. بۆی ئەو حاڵیان هەونەدە جوانە. خۆشەویستان، بیرێک لەو ڕۆژە بکەینەوە کاتێک کە گوناه و تاوان دەکەین کە تێیدا زیندوو دەبینەوە، لە قەبرەکانمان دەردەچین. کاتێک کە دەتەوێت گوناه و تاوان کەی، ئەو ڕۆژەت لەبیر نەچێ بە ڕوت و قوتی حەشر دەکرێی. بەخوا پەشیمانی لەوەی کە نوێژەکانت بە جوانی نەکردووە، بەخوا پەشیمانی لەوەی کە هاموشۆی مزگەوتت نەکردەوە، جوابی بانگدەرت نەداوەتەوە، بەخوا پەشیمانی لەوەی کە خیانەتت کردووە و حرامت خواردووە، تاوان و گوناهت کردووە، زینات کردووە، بە درۆشتیت کردووە، هەر هەمووی پەشیمان دەبیتەوە. یەومە یەتەذەکەر الئینسان، هەمووی ئینسانی بیر دەکاتەوە. بەڵام سوودی نییە لەو ڕۆژەدا، سوودی نییە. بۆچی لەو ڕۆژدا سوودی نییە؟ يومئذ يتذكر الإنسان وأنى له الذكرى. ئینسان بیر دەکاتەوە، بەڵام بیرکردنەوە سوودی نییە، قازانجی نییە. پەشیمان بوونەوە دادی تۆ نادا، دەردی تۆ تیمار ناکە. بۆیە ئەمڕۆ پەشیمان بەرەوە لە گوناه و لە تاوان، لە دوای مردنت قیمەتی نییە و خۆزگە و ئاواتەکانت هەمووی بێبەر و بێنرخە، هیچ قیمەتێکی نییە لای خوای پەروەردگار. بۆیە ڕۆژی لە زیندوو بوونەوەت لە قەبر دەرچوونت بیر نەچێ، کاتێک کە ویست گوناه و تاوان کەی، کاتێک کە ویست سەرپێچی فەرمانی خوا بکەیت و سنووری خوا بشکێنی، دڵنیا بە ڕۆژێک دێتە پێشەوە تۆ تێیدا دەمری و ڕۆژێکیش دێت کە تێیدا زیندوو دەبیتەوە. یەکێک لە ئیماندارەکان، خەلیفەکان، خواناسەکان، ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێبێت، کاتێک کە وفاتی کرد، فاتیمەی خێزانی ڕەحمەتی خوای لێبێ زۆر دەگریا بۆی، نەک یەکەم ڕۆژ، هەر بەردەوام دەگریا بۆی. وتیان باشە ئەی فاتیمە، بۆچی ئەوەندە بۆ مێردەکەت ئەگریت؟ بەخوا پیاوێکی ئیماندار و بەتەقوا بوو، بەخوا خواناس و ئیماندار بوو، ئینشەڵڵا دوای مردنی باشترە لە پێش مردنی بۆی. فەرمی وەڵڵاهی بۆ ئەو ناگریم. ئەزانی بۆچی دەگریم؟ شەوێکیان خەریکی شەو نوێژ بوو، شەو نوێژی دەکرد. ئێمەش سەیری تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەین و تەماشای خراپە و گوناه و تاوان و فلیم دەکەین. شەوێک لە شەوەکان شەو نوێژی دەکرد، ئاەتێکی زۆری خوێنا گەیشتە و ئاەتە خوای گەورە دەفەرمێ یەومە یەکون الناس کەلفەڕاشی المەبثوث، ڕۆژێکە بێ خەڵکی لە قەبرەکانیان دەرەچن وەکو کولە پەرتەوازە دەبن و بڵاو دەبنەوە، چۆن کاتێکە وەجبەیە کولە دەبینی هەمووی دەڕوا، ئەو مرۆڤانەش ئەویان بەسەرادی هەمووی پەرتەوازە دەبی، هەمووی سەرگەردانە بێ. ئەفەرمی ئاەتە پیرۆزەی خوێنایەوە، بەڵێ دوایەوەی سەلامی دایەوە لە نوێژەکە کەوتە سەر لا، وەڵڵاهی ئەوەندە گریا، ئەوەندە گریاوتم ئەیسە ڕۆحی دەرەچێ مرێت. ئەی فەرموو ئەی هاوار بۆ ئەو ڕۆژەی کە تێیدا زیندوو دەبینەوە وەکو کولە بەرتەوازە دەبین و بڵاو دەبینەوە، ئەی هاوار بۆ ئەو ڕۆژە سەختە، ئەی هاوار بۆ ئەو ڕۆژە ناخۆشەکە هەمومان زیندوو دەبینەوە تێیدا. ئەفەرمێ گریا، ئەوەندە گریاوتم ئێستا دەمرێت لە ترسی خوا، لە ترسی قیامەت. ئەفەرمی هەڵسا دووبارە دوای ماوەیەکی زۆر دەستی کردو بە شەو نوێژ 100 ئاەتی تری خوێنا.
ئەوش هەر سەلامی دایەوە هەر گریا دەگریا ئەی هاوار بۆ ئەو ڕۆژێک کە تێیدا زیندوو دەبینەوە بە ڕوت و قوتی وەکو کولە پەرتەوازە ئەبین ئەبێ حاڵمان چۆن بێ لەو ڕۆژەدا خۆی گەڕ چیمان لێ بکە ئەفەرمێ بەدەم گریانەوە خەوی پیاکەوت هەتا بانگی بیانی خەبەری نەبووە والله هەر کاتێ بینی ئەو شەوە دەکەمەوە خۆ پێ ناگیرێ ئەوە ترسانە لە قیامەت نەکبەتێ وەک من و تۆش لە هیچ ناگەڕێتەوە دەبا ئەو ڕۆژەمان لەبیر چییە ئەی ئەو کەسانی خیانەتەکەن لە ژنەکانتان لە پیاوەکانتان بە هەمان شێوە ژن و پیا و مەبەستمە ئەو ڕۆژەتان لەبیر نەچێ دڵنیا بە تووشمان دەبێت ڕۆژێکە بێ لە قەبرەکانمان دەرەچین ڕۆژێکە بێ مردنی یەخەمان دەگرێت لە قورگمان دەرەچێتە دەرە ڕۆحەکەمان ئەو ڕۆژەمان لەبیر بێ بۆی تۆزێک بە خۆمان دابچینەوە اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا لروجي مردن معنا سربرز مانكي خوايا جانا روجي زيندو بنونا وقبر دا سربرز مانكي خوايا جانا آخر مان بخير بجيري آلو روجي برو تقوتي حشر كرين يا ربي خوايا رحمة يبكى خوايا جان كومالغان من برو باشبر خوايا جان جنجكان من هداية بدا برو خرافة درون يا ربي خوايا هدايتيان بدا يا ربي خوايا هدايتيان بدا يا ربي خوايا هدايتيان بدا آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين